بنسبة شونيتي نوێژ چۆن نوێژ لە ماڵەوە بکەین یا لەگەڵ خێزان و ماڵمان چۆن نوێژ بکەین ئەمە بابەتێکی الحەمدولله فقهی و ئاسانە. نوێژ جومعە دەبێ بە نیمەڕۆ کە جومعە نەما خۆتبە جومعە نەما لە ماڵ و نوێژی نیمەڕۆ ئەەکەی ئەوە ئاشکرایە. ئەمما نوێژ وەکو خۆی ئەمێ نییە، نوێژ گۆڕانکاری بەسەریان نایە. دەتوانی لە ماڵەوە لەگەڵ خێزانی خۆت نوێژ بکەی، لەگەڵ منداڵەکانی خۆت نوێژ بکەی. ئەگەر تۆ وەکو باوکێک یا وەکو برایەک یا وەکو کوڕێک کە پیاوی چوویتە پێشەوە ئیمامەت بۆیان کرد لە پێشەوە ڕاوەستا. ئەوانەی کە پیاون کوڕن لەگەڵتن ئەگەر دوو نەفەر بەسەرەوە بن با لە پشتەوە بۆستن. تۆ بوویتە ئیمامیان، طبعاً ئیمامەت بۆ پیاوە لە کات پیاوان، تۆ هەنگاوی بڕۆ پێشانەوە. ئەوانەی کە لەگەڵت نوێژ دەکەن لە پیاوان کوڕن پیاون دوو نەفەر بەسەرەوە بن، دوان بوون سێ بوون زیاتر بوون لە پشتەوە دەوەستن، ئافرەتەکانیش لە پشتی پیاوانەوە. ئەوە ئاشکرایە. ئەمما ئەگەر هاتوو دوو کەس بێک و نوێژیان کرد هەردووکیان پیاو بوون بە شانێکەوە دەوەستن، کەسێکیان دەبێ بە ئیمام، ئەوەی کێسان مەأمومە ئەوەی کیان مەأمومە لە تەریشتەوە لای ڕاستیەوە دەوەستێ لە هاوشان یەک. ئەگەر ئافرەتیان لەگەڵ بوو ئەو ئافرەتەکان لە پشتیانەوە دەوەستن، لە پشتی ئەم دوان دەوەستن. ئیمامەکە نەفەرێکە یەک پیاو بە تەکیەوەتی بە یەکەوە وەستاون، ئافرەتی هەبوو یان دوان هەبوون ئەوانەکەون لە پشتیانەوە وەستن. ئەگەر ئافرەتێکیش بێ هەر لە پشتیانەوە دەوەستێت دەبێ بە مەأمومە. ئەوە ئاشکرایە. ئەگەر پیاوێک هەر خۆی خێزانی لە ماڵەوە بوون نوێژیان کرد، یا خوشک و برایەک بە یەکەوە نوێژیان کرد، یا کوڕ و دایکێک بە یەکەوە نوێژیان کرد، پیاوێک و ئافرەتێکن، پیاوەکە لە پێشەوە دەوەستێ، ئافرەتەکە بە تاقی تەنها لە پشتیەوە دەوەستێ، ناچن هاوشان یەک. پیاوەکە لە پێشەوە ئافرەتەکە مباشر لە پشتەوە دەوەستێ. ئەگەر ئافرەتێ بیان دوان بێ لە پشتەوە دەوەستن. سنەت وایە بانگ بۆ خۆیان بدەن، ئیقامەش بۆ خۆیان بکەن. بانگدان و ئیقامەکردن بۆ نوێژ لەسەر پیاوانە. ئیتر لە ماڵ بی، لەو دەشتە چۆڵە بی، لە گوندێ بی، لە هەر شوێنێ بی بانگدان سنەتە. بۆ خۆت بانگ بدە، بە تاقی تەنها لەو دەشتەی کاتی نوێژ هات بانگ بدە. قامەتیش بۆ خۆت بکە نوێژکە. دێتە دوانن سیانن کێشە نییە. بانگ بدە و قامەتیش بکە سنەتە ئەمە بۆ پیاوان. ئەگەر ئیمام سەهوی کرد لە بیرچوونێکی بوو لە نوێژەکەیە، پیاو لەگەڵی نوێژی کرد، پیاوڵێ سوبحان الله بۆی ئاگاداری کاتەوە لەو نوقسانی کە هەیەی لەو سەهوی کە هەیەی. ئەمما ئەگەر ئافرەت بوو لە پشتی نوێژی کرد لە پشتی دەستی خۆیدا بۆی کەوا ئیمام ئاگادار بێتەوە دەنگ بەرز ناکاتەوە. ئەمانە مەسەلەی فقهین.